سەری خۆتانە و ڕاکانەی لێ کردن هیچی بەسەر هیچەوە نییە ئەوە چێ نەقڕێتان چی هێشێنی لەواتە تۆ هەجێ کردبێ گومانم لە تۆیە من بووم بەڵام بمزانیایە دەستم لێ نەیەیە وا بزانم کارەکەش ئەوەنە گرنگ نییە بە هەر حاڵ گرنگ نییە دۆزمەوە جوزي ثواني طبعا فرم غني في نقطة نقطة فرم طول باشا عبد الله فاني هاج قال لك ساعات النبو باخوات قال ترجع نتاع لباتي باكت قال اختي نقرا خوي بيا كذابي انا في هم بما ويك تعاون نبي لشتوا تو نبستوا أبي خويا تركات أبي خويا شكر قريب خزان خيري بوله خيري بوله هاتو سكن نكا باشا دەست خۆش بکە عەبدوڵڵا تۆ جگەرەکتر کردو ئێمەش دوو کەڵەکەی غفور أنا غفور ئەزانی کتابێکی زۆرمان لەسەر کەڵەکە بووە بەخوا سەغم نەکردی بێ و ئەمسان شوارەشیان زۆر پەلەیە کەی لە ماڵێکی دابەشانەکەی جا باشا قوربان ئێستا پێمەڵی خوا دەڵام تەواو جا حەزەکەی ئەگەر ئەبێ بەیانی زوو لە ڕێوە دابەشیەکەم بەڵام مەڵێن بۆ نەهاتووە ئەو بۆ خوا پێتە نەڕێم مەکن بە هەرانیە کەواتە بەیانی سەمونی گەرممان نابێت سەرکەوای هاتوو کتابەکان دابەش ناکەم ها بۆ دنیا نەخۆ نابێ دوایی خوا کەریمە باش نییە وەرە خوایەتی بەخوا هین فرسەتە ئەگەردی وەچاوخانەی کەوبازەکان لێگەڕێ بێ سووری سەر پاسکیلەکەی هەردوو شەکە جێبەجێەکە شەڵا کە بەسەر و جادانە ڕۆهارەڵی ساڕوخە ماشەڵڵا لە عەزیزێ جا خوا دوو حەفتە شەوێ سەری بەسنوقی بەری نەیەوە هەرێ کچی باشە و دژمنایەتی بۆ گەڕێما کە ئێوەکە دنیایە خاتری تۆمانێ بە قوربان خۆش بێکار بەخوو قابلە ئێمە نرخمان لێش دێت لا غەفوور ئەترسم لەوێش قەرزێ کردوێ واناوێتی سەر لێ بێت سەری تۆ هێشتا نۆرەی نەهاتووە بەهەرحاڵ ئەوێشی بە ماڵ حساب کردووە گرنگەوەی لە دەستی هەیە غەفوور تۆ خۆش بینایی ئەمانەیە زۆر باشە میرۆ لێوی بابجان چایشتری بۆ تێ نەکەم نادایکەکەم بە زیاوێ دەسەکانی خۆش بێ قۆرێکە زۆری تامەوە بابە بە زیاوی بابژیان دڵمی تر نایبم شەونم بەڵێ بابجان وەرە دایکەکەم ئەمڕۆ دایکی بردێکی بۆ خەسەخانە لەگەڵ هەمووی برا چوون وتی چۆنە باش بوویت لای باشترێکە حەما وەرە کۆڵم وەرە دکتۆرەکە وتی چی من لەگەڵات دکتۆرەکەش وتی زۆری فەرق کردووە الحەمدولله باشە لەگەڵ پورەمانە قسەکە بۆین کرد لەگەڵ پورەمانە باشە ئەو دوانە کە قسەکە لە یەکتریەگەن ئەی بۆ بابە لە یەک ناگەن بەخۆم من سەرم لەوە سوڕمەوە وەکو وایە دوو ڕادەدانی هەرێکم مەحەتەیەک و بەدەنگی بەرزیش بیان بکەیتەوە باشە خۆ ماشەڵای لێ نەبیوانە لە بەردەمیان گوێنا قەپات بووە ئەوە چۆن دڵیاتۆ بەجێ هێشتووە وای نازانم چۆن باشە باشە خان یاخوا بەخێر بێیتەوە هەڵباسی منەکەی یاخوا بەخێر بێیتەوە زۆم لێ بۆ باسی من دەکرد خۆش بین ئەرێ ئایشێ ئەڵێن ئەو ڕعنایە
هاڕیش نشی ئاغر سەلار پێ من سەنگین لەسەر خۆ ئاقەڵدا ڕازەکەی ئەخوا ئاقڵ و ئاغر ببڕێ ئەگەرۆک و ڕعنا ڕەشە باوا بێ وەڵی دوو دانە سەعاتە خەڕەکم بۆ ڕێستەیە هەر لە ئاش ئەلەتریکەکەی کۆنی جارانەوە سەرتەنور کەوای پولەکەی ئێستا مێشکی سرم بەربوانێ نابینی ئەو تۆزەنیسکەم بێر بجێرمە ڕا بە پیسیە ناوە رحمە لە باب وەڵام ڕعنا بەجا باوەجوو ڕعنا لە بەردەمی فرێوە کە جنایە ڕۆژی یەک تەغاریە بژارد لەسەرانی تو هیچ قسە ناکەی دانێشی ئاخڵ و بێدەنگ و قوڕ و قەپ و گوێ لە حکومەتەکانیەوە گری بۆ بەردم دارم بەکەی گرتم جۆچکەی لێ بگرم ناوەڵا وەڵامی شەژەوەیەوم ئافرین ئافرین نەوەڵا تەفسیری مەکە دەست خۆش بێیان زۆر چاکە ئافرین چی بکەم تۆ لەوە گەڕی دێر مەپرسی نۆکەکە چۆن بە خاتری ئەو پرعاتو کەم لە جارێکی و کڕی بڕۆ لە حاجی حەمەمی نەزدلم کرد بۆ خاتری پێغەمبەر خوا چووکی کاتەوە بۆ واللهی ئێستاش ئەو نۆکە هەر ئەڵەی نەخوسەوە بیکەرە ساچمەزان ڕاوە بەلاز پێکەی ئەوە پێڵەوە ئەرە وەڵا چی نۆک بەوە بیکەرە گونیەکەوە بی بە حاجی حەمەمی نەزلە بەڵێ باوکم سەلامی لێ نەکردی دوم باوکم ئەیوب من لە بێفرۆشم هێشتا وەکو کەساری بەردەمدانە ناوە کە کەساری بەردەمدانە بەسەر چاو بۆم بنێرێت بەگەڵابە باشە ئێستا بێ بە چاوی دەری ئێستا بۆی بەبەوە سری عەرەبانەی مەتاوەکە کردو بزانین پەنچەر نییە سێرم کرد هەواشی دانە بەزی و پەنچەریش نییە چاکەکەواتە من بڕۆم وەرە مەڕە جارێتەوە بە باسیجی ئەو سەرمانە بکەین بیری چۆ پارێزستان بیرە چۆ پارێزستان خۆت دڵۆپە لەبەر ئێستا هاوینێک چێتۆ تۆ پارێزستان لەبەر دڵۆپە ئەمە دەرفەتی نای دڵۆپە تۆ دە هەر هاوین بێ هەڵی جەرمۆ عیلاجێکی یەکەم ئێستا هاوینەت عیلاجێکی بکە هەڵی جێڕە شتێک تۆوت پیاو تەحەمولی دڵۆپە ناکە بێتە شەوەکە ئەم خواردەوە لێم نێ گەڕات بۆز نێنم تام چارەکەش تەواو نەکەم بەس یەک شت هەیە عەیشە جان بەڵێ دۆ پێم بێرێ باشترە پیاوانە تەرە جەمێن خوا کەریم خۆ ڕازیجەکەین نەڕۆم باشە خوا حافیز خوا حافیز کەوشەکانم لە خوارەوەیە ئاوەتە يلا بطاقة 35,000 بركة بطاقة 35,000 بركة 45,000 دینار بله بعد بقي يبا ئەوە بە چیەی بژێرن أنا بجيب لك شو بدري كيف دێتەوە ويني ئەوەتە ناوێ ما توزن بوتي ودا حاجة سبینی خوێنەوە بله بتاقەیە لە چۆنە دينار دیناری بدر ناكل فانسي فوق فيديو درسه بدر ناكل کامەیە 45,000 یەکە أما يعني دانەیەکم ئالەوە بوو هاي بس ارجع ئەزەکەم جان لەتاوەتە خۆ من 5,000 يكيب درجة بطاقة درجة بو أنا قارين وقاعدة شيباني وەزوابێ وەزوابێ 5,000 يكيب درجة بطاقة درجة لەبڵەبی 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 ئەڕۆینەوە لەبڵەبی لەبڵەبی فرجاوەکە فرجاوەکە لەبڵەبی لەبڵەبی خەپەرجیان ئەمە پێشی چەندتە
بابرجو خوا غيرته بوتو علي تاونا تاوي جسمك وكو مزخي بنزيخنا صفر مكيتو عيبا بيا غيرتي بيه إما دعوتي توين ولو بيني قومان بقابك توكريبا بوهبا اشتكاني تريهنا غيرتي بيه تسلمان مبرو بايشي خرجان خبجان أنا مخراب لي يا خري خراب لي يا خرم كواي هاو كاكبوها قار بالشايد با من سعيدي خو مقرم بس سعيدي خو من سعيدي خو شم قلتوا لي أنا ما بس ملوية جانا خراب لي أخري علي أزعني أمره بتحقيق مكري لو شلو 5000 ريال لازم تسبيوه درجة مبرا بارا درجة الوقت سودوسي فرا وشي مبركو درجة دورا مبرا درا عزيزة كامية أبيدوش مني كتشيلي بكابت توري ليها كل باش لي سوا حسو ديمان في بيت بقرباكم بيقرا بيقرا ثالج قربانكم ايه درجيو لدوم تسبي ودرجيت شلو 5000 ايه تيتر زور محزلك واخذ وزير راب كم بوج وتكوي خليل تشغيس اي كرم بهر سنيبي صيك وكرم شيك ويكرم هم يكرم يعني زوجتم نبيلة والله نخلي شو ما خانا ما زمبينا بو او شاوشور بخفا يدخو بريجنا مخمول بيارا ضرب بيلي جواني شون بأخيارا كتيك هاي الرابط لرب من ميزاني خمي ويسمي كوت السرشاني هاي خمي ويسمي كوت السرشاني يخدهر الشبي جانا من الرشبي دارم للرشبي دارم نوب كارن جانا شقبنا كارم كارم كرتيك هاي رابور لالب من ميزاني خمي ويشمي كوت السرشاني خمي ويشمي كوت السرشاني وش خاله تو كرا هلا خبر جانا وبابري استني وراك وري باش أخي بقلة ومن ساكنني وريش تاكو دانشتين لا ويخمنا من علي أن دعوتيك ولا من بطابي وسفر خبر جاندينا بطابي تخوة مشان وسعة تخوة على تسيسي فانو دور غزل بنا خير داني قونا تماشى والله بالله هنازل أمني خواتو تسيري أم حبس توسي أمني خواتو توالي أمني أسريك اتصالك دوبا معجزات ولا عرابية بس أنا قال لي مالي سرخوش سيرك دعوتي تخوة أنا حالتو في النار توكلا قريتو سارة حبي ها؟ لكن كان ميكنا وبوشو وابوينا السينما يقراك أجلتي كمان مسعى محارة عيني وتوعى تمني وشراعة ولا خودك أي دعوتي بوم على دعوتي كرزم علي
دوفرسي لا كيسان دودسي كيف ريتوي دعوة كر ها؟ والله سيوا غريب علي نقوتي نبوايا كم سلاقي شارك ابو بس عاتت شي حيواني فوكر راسك هي هاكا كي خون ابو خاكانا كي خوبو اعمل واتعتوي جاي سيري جسر فصالك والله برا بيعوا على ناس يرخوك معجزات وانا تيجي مع عليك مقنعتي شيء ثاني اعويتو زرجانم راستك زرجان كيلم انا والله تاني مصبر بالي أتاخم قربهم ببنانو قلتلهم خونك جي طارخ رابين يعني طارخة تانا من السينما طالقة نعم وزعت جاي وعلى كاي خونك عندي خوطة أعراب ولا خوطة كيتو نعم أي بنا كيتو شورينا كي أعمى وزع يا ميتين تخوى أنا حالة يا ميتين يا سلام مرسل بارك كبر الله ولا خوطة بري باب شون بري حنا بله بابجان هسي وشيعة مقبية برسم الشمسي واستاوي بالله بالله أو تشتي الرسالة ويبقى بنا لكن مكانها ودرون مقريق أمريكانية لكن شباب خويا سأقول بكشيرا كيف تأتون بالشعبي أنا ككلت مفعول نامني هر أعمل من ما بو أنا أسمع زي كرت ويتافكم بس ما شربوا أنا شربوا وأنا وزعة تخوى بمن شاء ما حاضر يا ما ويتافكم تايستا أقليان النبو هاي ساقلي ورقرتوا السلام عليكم. شلوني بلا شو شكون؟ بخير يا ابو جان. اي علي ما هاتوا. والله يدور جميع سيد غير نكدوا. أزاني ما أدي بارك في فيهم وقري باشا. أو دسين فيك. شاهدي بطينكم لا شاهدكم يعني بيانين نقول لولا دلم نايقا ما استقش مع الواسي تازير أريتي سرتو جاكو بداني أتشو لولا يشوناني شي قلبو بويري ووايلي هاو أتشم كتابي شي بلنكيه أيقين ميمو بلان تو سری خود هاوری بروا دلیل تو چی کشی زور بیشتر بیه لچای خانه کدانی شده جوره او کار رحمان نیاری توش لا چاو دانه توش بیه اما جنات بلا ما شاء الله ما كي شون كي بوجه مبارك ما شاء الله ما شاء الله ان شاء الله هو كي شرط وصل يا ربيع كم ذلك لا مش السلام عليكم سلام كوتا بدو عجاري نيران واحد صافي شوال عليها دودين على قام حتى الشمال باش الصباح بله شلو بين جزائريا كا بله كيف من نوع شلو بين جزائريا كا بياني خبر بياني بله جاو ساتشاو والله كرتي مرامي سوچنم براكم برند كولم نوا جرب هنم ودود ما
لو تشتك تيما هيجي فوق ماشي وين ديها شيتي شيتي تكيسر لي عطوة انت تشوفوني شي خليك كل مرة تي أنا سوامن برمزان شي لكن سيسان يربونا ومقوي سيسان يربو بارباراكي زخان جنيو كيربا قرقبا سوچار ما كركتور مرة بچاوام أنك باشي بايا چي تكابر كباكي شيت بوي جابر के से जाओ जाओ बड़ा मेरा अब मारो बड़ा दिया क्वार्टर हासा قرآن كباكي بايا كثير ولا يا بيا يا رجل أيوة بسيطة ها لا سونا بچاو بيتان ما كركتور بابا لو خواهدنی توشیا بر چاپ بوده دلو کلا پلبی ناشو ما کارشون برون تونی باباتن برون شامرون برون مامیش کامرون غفور أول شيء واتو ما في خدمة خواهدانم دنکی ساواده أول شيء أخي آن سلا ایسی دائره میدینه چی کم ببام قابلة غفورك كوبا إشي بباقي بيه قابلة تجار باشيدة غفور شان أوكا وكاك وعد بيا بيبون داناوي باشا بله ایسی دائره میره ده باشا آخر شاورتك من دريا بله ایسی میره خونیه بقرا أول استحوت النايتين بله أنا باقيك أو تريك النزارة زور ممنون با محفوظك حافظ بك وحفيظ زلمی بود بگم آن اخواتو اکرناگری سنجی گورکم بپارکه کردو بزن خرا ترسم لیری شرمو نبی امشي مستور محكمة إذا تزلوا بس أبشيلين أو جريبا نامو وانزل الزلامة كانت سوبشيلين مياو يتيجي نايكاموا زمالين شنو اسمك بولينا قرين نايكاموا نايكاموا باولبي بروا شر يشتبي بارسم سيري كم لسنة ديوارك هو بخربان أخرب مخفى أقرأ خلق في بزانيا أهنيا من الإسلام كربا برمو تقنوا ليال آفرين بقربان يقرب الخفا
باكو لو مناسبة خوشت تشيلت خطر جوتي قلمون يجمعوا بيريستا شو أرمانا بيشو كارم غفور جاب جوتي باركو لبيري نتشي بەڵام خاڵەکە فوجانە بینی نەچێ ئەو شاری کە داوان کردە بە مام بکەیت وەرە باولی مە برادەری بۆ ئەمەینە عاملة بيلبير ماكات خەپەری هەموومانە قربان سەرسوارکرد نەبین بەخوا چوار کەوای بوو لەگەڵ گۆمەرۆکێک مێبنیش باخيتي بابا حكيتي آخر من منو هي بس يا أخي خوان كلها قسمة سرساجي علي لا تنواري أنا كردم أو ظالم أنا بارين بينا يشتم دو هزار مناسبان بو دوزي مو باش منا أولا من الله صرع وهنا هزارا هني واشي نويست ما بتش بوا بزانم أوشينا أمينة لا تسمع قالوا هو شيء شيء وساعات ناجي من المتواضع بس كلها بتشيلني كافر اي بيجي الكنيسة الصلية برضه ولكن يجي وادي كورة وادي كورة بيسا ايه بيسا دو كان كل بيسا في كدور لا تسمع قالوا هو شيء شيء وساعات ناجي من المتواضع بس كلها بتشيلني كافر اي بيجي ما صار يجي معنا بعض ما تيجان فاستكم ديجلميك بو بين ديجلمه بس شلون كيكا ما شاء الله كوي تشاكا برنجيكا أنا علي أقوم نايم شلون تسيبوا يلا وایلی هاو تاوی لەمو پێشکابرا کەوێشی بەزی فرۆشتی بە 10 دینار ئەشیانو دوومان لەمەوە پێش 300 ناری پیا بوو وای بەڵام بۆیە واری زانیای بەڵام بەسم زمانە نەیزانی چۆن سەری شۆڕ کرد و چووە دەرەوە والله کەوتگرنەوەی بەردەوام بێ هاي فاكم نجي كم شكاو ديارة هواي ميزانية هاي من لأنهم كاكا علي من الروم وەنگوارە چوتۆ ماڵی غەفور گەڵم وەک ئەرزی جەنابتانم کرد چوو مۆڕە بەڵام چنم نەکرد بەس زمانە دووچی بەسەر هاتێ ئەو ناڵەکەی دراوسەیەکیان وتی ژنە ناوەکانی ڕەوانەی ماڵی خەزوری کردوێتەوە ئەلە چ بۆ ماڵی خەزوری؟ وەڵڵای قوربان ماڵی خەزوری نازانم ناوەڵڵا کوڕەباو لەسەم دێمە و چێشە بدۆ بەرەی بۆ چییە؟ واجبی هەبوو غایب بوو انقطاعی بوو يعني فني انقطاع مسراوة بلام أمشي أو كمان يكلا جلمانا نابو صورة كوشيكي جوام الدنيا شو ولا تسري شو لرونا لا خوشي شو لرونا وقزابي خۆشی پێکە من نارێکم بۆ قەراڵاوە سەلامە والله أنا كل خان بزاني أو ما بتاني أو غفورة كوفان غفورة كوفان براز هيجي لنا ولا قبل شهر الزهور بتوقع ثانية ولا توقع ثانية وتمشي يا أخوي بكذا سهمي لله مثلا أمشي أقواني الشيخ واحد الشيشة گەورە بینیمانەیە یەک لە چی کردووە و توێتی چۆدان هەشێشا تخوا حد وخوا بيتانا بشر هي شو عندهم بداري دربيني بۆ نیوە بل هو بيتاقم كار بكرز وانيا باب راسكي أو كيف جورو شانايا ئێستا وتان چی گەورم سۆراخێکی بکەم معنى جاربو دوسه شامان بودينا برام دو بام كروش تو ليو سريش كده بەسەر چاو گەورم بەسەر چاو
ئەمە توی ڕۆکن ئەمە داڕۆبەر بە شوێن تاگەڕێن شوانی چاچی ئەوە لە شوێ بەخێر وێوەقا هەڵفەنی بەخێر وێ یاخوا ڕۆکن کەمە ناڵێ ماهۆکە دیاری نەخەبەرێ نەجوابێ نە ئیجازێت نەشتێک هیچەکە بنادا بەخوا قوربانی ئێزە ناکرێت دوایە حاڵتی هەڵیەبی تۆ هەرچی جناب تێکم تێتەگەێن قوربانی غەفور ئەترسم شتێک لێ ڕوویاوی تکال لێکەن کەم لە چییە لە وەڵڵا خۆچی سەلامەتی جەناب و بابەرکەماڵەکە بابەرکەماڵەکە باشە غەفور شوفناني أذن شيكوا وشو سلامتي فقلت أنا قاعد لا استرد كذي والله عم جرافتي سكبري تيانمو والله يا جناب دوم أمام رجالي أبو إما شان نبري مرتين لا تأخذ وخسق على الشركة يا خزابي تبغى شور وشيل الخمي عمر هم دايرة وهذا كسر صوت يوميا رمضان كله كربات مال خزوري شكو واسف المرتين شاولريه أصلاً فلني أفليه أخي ما أنا قلنا أما نابي أيضا أصلاً شو هذا يكون هنا المجال فقط بقى عزيز سلامتك وش سلامتي باشا رسم لازم كبو شو شي رواني قربان جانبي شكلوه كده قرب ستفضل متابسة وما فرصتي جناب قرباني فاسي لطفو كرام وحافظ قربان وحافظ مطوعا سرمان يا بطاوكم إن شاء الله شعارتين بس نقرب أطلبهم لو العبد الله سنيبو أيش لندريني ما أشوف يمنون رب يقوم شاكو شنحر أولا كوتر شارع مرحبا سرشاوم شوني ديارني شاشي شكون الله خيرك والله يسيكي نوهاتي وبياسي جنة وماتي أريتوش مراقي بتاخته واتوي بزاني لا والله أخوة قد طاقتي وشتاني أخوة من شركة حزلة شافكم ولا إمام عليهم سالشاشي زاني وري جماعتي الشموليش للشيايا السلام عليكم الله يخلي الرحمن يا سيدي آمين روم شردو كالتشيا هر جماعة شيء سر مشكلة بدمو مشكلة جوتي مشكلة بنا جوانا ما معني وش عاوني تجلى مغير غيرنا أخوي والله كيف عرفتكم فرمو لا خمس بدون رقم والله عشان بدون رقم استاذ بريلاسة ما كمان وقتكم أبي بدون مال وكيل بدون أبي شكور على ميواريا خيرات شم تلفوني بوكم حمشتي جيبوها آفرين قلنا خان شارعي قولت من پاداشي يعني جيبو نقلي قايل بوشو بمنكا خبا
نمرید شایانی هەموو شتێکە خوای ژیان بە قوربانێ بم بە ساقەوە ئەو منم خەونە خەیاوە نوخڵێ بە نسیبی من بووە الله لە جوانی نوخڵێ فرمش سەردان عیب نەبێ براکەم ئەمە هینی ئافرەتانێ ئاوە بەڵێ قوربان ئەی خانومان بەڵێ قوربان زۆر سپاس چاکە جوانە زۆر کاتەوە ڕەنگینە بۆ فەرەحی باشە جوانە بۆ چاوەزار جوانە لە خۆی خانومانە بەڵێ ناسکە هەموویانم بۆ بە پێچەرەوە بۆم دانێ سەرچاو قوربان سەلام بۆ پێچمەوە باش کوڕە خۆزەکە ئەو ساعەتە سەرچاو لەمە ئەوڕین مەریشی کونجە لەم ناسکارەکەوەی خانمانەیە وانێ کوڕی باش ئەمە ئالەمە دەرزەنێکم بۆ دانێ سەرچاو ئەگەر باشی نازانی کوڕی باش ئەو تەلەفۆنە ڕێگاهەیە تەلەفۆنێکم بەڵێ فەرمو ئای دەست خۆش السلام عليكم شوفني بالقربان ودني خان خفا فوق كنت شوني نموتي أول شو لو بازارة شتم كري برزني ساعات برزني كلاسي جوان برزني اشتماسك دوایش خۆت بەشکەم ئەمە دڵی تۆ ئەوە هەریەکارەی خۆی بۆ 12 ساعات ئاخر وتم بۆی لە لەنی جلەکانی لێبە قوربان بەڵێ وەکەوە پێویستی بێ ئەو دووچاوەی خەپە بە قوربانێ بێ جەرگ و هەناوم لەبەر پێتاڕژێ بە قوربان چی بوو؟ یعنی هەرچەند بیری یەکەمەوە خەریکە لە خۆشیە نەزان چۆن پەڕباڵ دەرناکەم لە شەقەی باوەم وەکو چۆلەکێک بێم ئاوا بەسەر درەختەکەی ئێوە بنیشمەوە جوکن بێت باشە بە قوربان خەڵاتێکم ئەوەی ئەو کردوێتی بە قوربانی ئەو دڵم کێمیۆ دەنات باشە با حەفیزی بێت کاکە زۆر مەمنون وەسڵێکم بۆ کردی زۆر مەمنون لەولا دەفعیکە و بێنەوە باش دەکەن دڵە خۆ خۆرە بەمەبە باشە بۆ دەستگیروەشی ئەو عەلیە قوربەسەرە نەکەن تۆگەر عومەر لادی بووە هەرچەندە لاوسی پێوەرگرتووە و دەقی پێوەرگرتووە جوانیش لە بەلاتێتێکە کورەتە توش بێنشتێ پارەی هێبێ بگۆڕێ ڕەنگە قسە خۆشەکانی نەمێنە ڕەنگە ضەعیف بێ دەستگیروی پێم قەیناکە
شتي پارەی بمێ وەرە عەلی وەرە غەفور گیان ئەوە خێرە ناردوتە بە شوێنمە ئەوی جان پیاوە لەمەوە دۆ یعنی ئەمەوێ دەستگیری بکەم یعنی ئەمەوێ شتێ پارۆ بەمێ یعنی بەبەکەم یعنی غیرەتی بێ یعنی تۆزێ کامەڵ بێ یعنی تۆزێ بە خۆتا بچێر یعنی تۆزێ خێری خۆ بزانە یعنی ماڵم مناڵەکە سەرگەردان مەکە بێ بۆ ڕۆژێ بکەرەوە بۆیە بەریارم ماوە شتێ پارە بەمێ دەستگیریەکە بکەم تۆ سەری گوری سێ بگرە ئەمە بەڵام یەک شتی فێڵێم فەرموو زینە بەسەر نەزانێ نامەیە کەس بزانێ لای کەس باسی نەکەیت بەسەر چاو نایەمێ نایەمێ و هەتیوان جێسێقە نییە بە قەبی باکم لەوانەیە چێشکاتم پێ بکە بەڵێ غەفور ماڵی بڕیوە دوور نییە نایەمێ ئاوا چی دێ قوربان گیان وابزانم ئەرچی سەر شاری خۆم بەجێ ناوە وابزانم خراپەشم نەکردووە کار بەڵا هاوڕێمە غەفور دوێنێ شەو ماڵی بڕیبوو دەبوو بێم و ئاگادارتان بکەم بۆ ئەوەی تووشی زووتمێ نەبم منیشی لەوەڵا نەبووم و ئاگادار هیچێکیش نیم ئێستا ئەمێرە بۆ زانوان باڵبەستکەن وەرە ئیتر لەمەوەدا نەشوانی باسی غەفورە قوربان بکەیت لە ترسی نەخوێ خان باشە ئەمڕۆ ئیجازەی هەیە ئەرێ پێم ناڵێن ئەمە چۆن ڕوویە وەختە مێشکم بتەکێت بەخوایەوە ئافرەتە مێشی لە جێ خۆی نەمادە نەوەڕە غەنیەفەنی دوعام شتە و جادوو کردوێتی ئەمە نسیبە و قەڕەمەکە وای لێیاوە ئەرێ لەو ڕۆژەوە مخوێ بە نسیبی غەفور بۆ باسێرەوە نەبرایەوە ولە لەمەزان عەقڵێ بێمرد و مرێ جادووچی و نوشتەیەکی هەمووی پارە کردی پارە چاک خۆی گورگە کردووە باوکم 45,000 دینار هەر بەدەم خۆشە خولاتر کەمێک خۆشی خواتان لە دڵا بێ نمەتەکەیشتان گرێ ئەم شەو داوەتی ئەو نی جامنەتی چییە وەکو هیچی نەکردێەوە بەخوا عەبدوڵڵا گیان تازە باوەڕ ناکەم ئەو ئافرەتەش دەوامی دایرە بکاتەوە ئێمە حەقمان نییە بەسەریەوە ئەو پەیوەندی بەخۆیانەوە هەیە دەبێت نسکلێتێکیش بەبێ ئێمە وەکو فێرە کردین فەرموو يا خوا بخير بين يا خوا بخير بين ريح حمد وارنا وعاتتنا دنیا بە تۆی تاریک نەبێ سەر ناکا بێرە بۆ تاریک بکات قابلە بۆ یانەیە یا بۆ ماڵبڕین قبری باوکە چاو باشقاڵە چاو باشقاڵ ڕاستەکەی ڕاستەکەی تا ڕووناکی لە ڕۆژا هەبێ ئەوی چاو باشقاڵی خۆیەکە ئەرێ غەفور بەڵێ ئەو هاوڕێکەی تۆ نییە لێەوە جارە قسەجێکی پێ و تورەکەیشی بەم دەستەوە لەوە چێت ئەوە ئا بەروێرە ئەگەرە چاوە جێڕێت ولكو علي ورا السلام عليكم وعليكم السلام بخير شلونك؟ وش بيك؟ هذا غەفور چۆنی شوني شوكم هەرێ غەفور ئەو بۆ خۆی تەرەباڵە کردووە علي عربانيشي تريش قشي بنيته بن بالك عيبة؟ لا والله دستورێکی جوانە مەزەیە لە مەولا منیش قەفەزێکی مریشکەیە بۆ ناتی دكاتره فرموا علي جان كيش كيف فەرموو کاک عەلی فەرموو بەخۆشیدا غەفور ئەزانیە سەر ڕەم و بۆیەکی ترێ هەیە بە تەواوی گۆڕاوە تەواو گۆڕاو ئەرێ کوڕینا دقەتان ناوەتە ئەو خەڵکە
هەر بە بۆدی لەسەر مێزەکانیانن سەر و کەلایان لەسەر مێزەکانی ترە پیاەتی بۆ بەڕادار زانێ فەنگی تۆ لەوان خراپتری یا قەزابی ئەمە دانیشتونە خۆینەوە حەقی خەڵکێ چییە؟ دانیشە؟ بە تۆزێکیش خانە لای ئێمەوە فەرموو وامنیاخوا ئاوا ئاوا ئەمە حسابی کوڕی گەڕێک نییە بۆ مندانیە بۆ جەماعەتی کەوتە مەقی بۆێرەوە باو عەبدوڵڵا فەنی ئەڵێ حەقێ نەبێ شەرەفتان سەری ئەو زەلامەکە دەستمان پێکردەوە بەم گەرمایە چۆ خۆی پێچاوەتەوە ئەوێ لە بەفری کەلیخانە گیری خواردووە لە تۆ سەیری ئەو عینەکە ڕەشەکە لە چاوێ ئەڵێ نەحەی مەکە لەسەر لا شەڕوە خەبەجە خەبەجە وفێکە بە شەرەفم چەمە نەفەرێک لە عەشرەتەکەی خۆی ڕوت بکاتەوە لەسەر سیقە کەس نەهناسێتەوە عەبدوڵڵا فەنی وتمان عەرەقی خۆفەرەوانی و حەقی خەڵکی چییە؟ بۆکە بەڕادە؟ حەقی خەڵکی چییە؟ دانێ خەڵکەی منە شاخانەی کۆبازەکانە فەرموو چۆک لێ ئەخڕن نازانم مرحبا رحمنا بن برادرنا ناس والله اللي انا والسجا تقسيما بوقتوا هي هنا برنادي ما اخواني ليه تخسوا والسرخوسي مسجلة إيمانا كيف غلط دعوة إعادينا ذكره زۆر ئاسانە دانیشوەر لە حەوزەکەی هەڵکێشە بەڕاکردن بەرەو ماڵە ڕاک چاوێ چۆن چاوە جۆرە بەسەرمانەکەی خۆیان دەڕێ ئەوە تیەکەی وە لە حەوزەکەی کەوتە قسە تو كيفن شربت من سخوشم لا والله تفريش نويت ما حقن بخمر لا والله مبزن أغنى حقنقي وشربت شمت والله ورا النادي وكل النظر ما انا وصل نقدر تونس خانوش ولا النادي ما حقن بخمر لا والله أنا حقنقي جمعت ما صنعتم إيوه حسكم عطاباني واقلب علينا حيق النصرت شو بشكم؟ قلنا لعلك متابعني الدور بابا مصرفكم بيكوش وشكم بيكوش مهمة كيف بدأ يا بطلات سير الحبة بس باقي في خردوني يا مريم قلع شاك بيك يا حبيب كيف تسوى ايه كاكا لا حوزەکەی شێشەوە خۆیان ڕاتوانێ تسوى زمان على بقى امشي وتصير من أول خلاص بلغ خلاص بعد خلاص خلاص اخش لا والله سمعت سيبني طويبي رجل سبيني نازل شو عايز تشكيلي يعني لما يخلص ما يخوتها ما قربان ما يخوتها أم يعني نصيبة ما لا تذكرون بعد الشاكر دي تشاكم والله والله
خير سمي عاد ما كذبت زمن جماعة بقسي وسنخوش النبي ما هيك مشروبك نزلم زوريكي سينا بنده وأزاني اشتري بقر كنتوركي تشادر غيلياتو والرحمي كردوا كدوه من نارني أجينا أمشى والزفريان فيها هناي غفوي بلا بيني شو خواب خيري بجيري خوم ببهشتي باوك ودي مرحوم لقوم ما زموب بوا بأسماني سارة ببال أفريق جارك فيكني جاري كيس أقريا فقيرة كجنست بدر کی طرح نہیں جانی ٹریفک لائٹ اندانا ہو اشارہ تکر سوری پیشان آیا سور مرورکان ہچن شاوران بولے مرحوم نوستا بو آسمانو پر زوا زینبو وہاں مرورکان اسنان کردن نام مرسی جواد دينار بونوسي ما دام ويليات با حمامك شي بودا غنى وقباش دي بو تبديل وجمعة وبيانجامية بيتوا لكاني شي تقوى لو توبا نوك شي داري تقاوتي يا بيت تخوى بي بلن باخوتي محقركا رجوك مري بشا زينونا ما يتردلو بناي مرد وكان وكان أو من إجاء باني زوى سم دايري مرورو أو غرامي امتانا بوتبيش دينار دوش راكت عجي جان اوكي ترسلتي نوي بيت كنا عارقي نايت يا ما نكتب وام خيانيا اما كريت شاك امي شر الشر وانا بتعلقي بلي تاكك خيانيا اوكي ويدك
هي چیه؟ نقله چیه ئەو نیوەڕۆیە نیوەڕۆی چییە کە پیاوە لە ناز و نەحمەتا بوو نیوەڕۆ و نیوەشە وەکو یەک وایە باشە ئەو هۆڵەکە پڕ بۆ لە میوان میوان؟ چی؟ نازانم ئەڵێن ئێمە خزم و کەس و کاری غەفووری هەروە بەم شێوەیە ئەموو غەفور؟ ئەی بڵێن چی؟ يعني احترام معه وصول معه أدب معه بالروبية عم بلي غفورين ناسي أو خصم برادري وكوت العالمية ببرون دەبڕۆ بە خێرهاتنیان کە خۆ دنیا خرانابێ بڕۆ بعد لێی نێ وأنا ابن خوركا وزوشي تبيشتن إيسا أتشم دريانا كم برسر چاو چۆن بێت أواي بيني إيسا أتشم دريانا كم ماشەڵڵا ماشەڵڵا ئەم کەوا قابلی ئەم خانووەیە ئەرێ ئەو باڵێکی پار ها کڕۆ خێر پێم ساڵە قوربان سەدا لە میارم پێ بەخۆ هەر قابلی خانوێ بە شەرەفم کەونەوە بامبەری خوێنێ قابلی خاپەیە خاپەیان ئەو بۆ نەهاڵ تو تێم ماڵەکە سەیرکە ماشەڵڵا ماشەڵڵا ئەڵێ پیاوی فلیمەکەیە چی کارەوێت؟ ئەوە چییە؟ چیوانەوێت؟ کەوەکانمان بۆ هێنانی تو ساغ و سەلامەتی پێویست ناکات زۆر سۆحبەتەکەی بۆ هیچ ڕۆژێ لە ڕۆژان من سەحبەتم لەگەڵ شتی وەکو ئێوە مانە نەکردووە ناسچی و من گەمان لەگەڵ کردووە پێت بڵێم ئەم مەکر و نازەژنانیە چیە پیاو؟ باشە پێم ناڵێن ئێوە من بامم کردووم نردووە بە دووتانە هیچ مناسەبەتی هەیە مەواعیدی مسبەق هەیە کاتی داوەتی بۆ نردوون ئەمەی ئێوە ئوسوڵیە ناوەڵڵا ساڵی ئەو واریدەش نەکراوە ئێستا چەند و چوونی پێناوە و فەرمون بڕۆنە دەرەوە فەرمون خەپە ژیان پارەوا بە پیاوە کات بڕۆ چاک لە خۆی گۆڕاوە بابڕێ بە جەهەنەم جەهەنەم بۆ پیاوەکە کەس بۆ میوان دەرکە لە ئەندازە بە دەوێت کرد من دەریەکەم من میوان دەرەکەم با بڕۆ جەهەنەم تۆ تێناگەیەوانە چیەکەن دوو ڕۆژیکە ئەبێ بمە چاپەسیان هەر لاتو لەوارم یە لێرە سەلام عەلەیکم نەعەلەیکە سەلام بۆ دەرەوە ئەوە منەزانم چیانێ من هیچ ئیشم پێیان نییە بڕۆ قازانجیشم لێ وەخۆی خان ئەوە چی دەوڵەمەند بووم زەینم گۆڕاوە لە ئاستی شتە کۆرنەکانە شوێر بۆتەوە و پرسیارێکم هەیە ئەزاین تو کە خۆی تۆ چەنە بازەبیت ئەوای شۆکێ شوای پێوەتەم لەولاتر چێ باشە من نەخۆم لە شێرم بێمەوە تۆ ببینە مەسەلەکە بگۆڕە ئێستا پرسیارەکە چی بوو؟ پرسیارەکەم زۆرە ئێسان و پرسم بەڵێن فڵانە شوێن لە شێوەیەکەوە کۆتەوە نازانم ئەم بەردەکی سەراقە چێوە کەوتووە بە حەوزە وەسکەکە گوێرە خوێن ژیانەهەم تۆ ژێر مەبە تو شێت بووی؟ من ئەڵێم چایخانەی کەوازەکە جۆ کەوتووە ئەو گاڵتەم پێەکەی؟
شوكت من شوي بروبك عمري بيتك تشوف چایخانەی کەوبازەکان یەکیان لای پردەکەیە و ئەوەی تریشیان نازانم چوارباخە لەو خوارەوەیە. پردەکە ئەمە پردی عەلیاغای پیاڵێن ئەو دیوەزمەڕە لەغەی چوارتایە. ئێستا بڕۆ بکە ئێستا زانی ئەی بەبی بڕێەوە یەکی گوێی بێ بکا بەکێوە. ئەگەر ڕەشتێ ساغڵم نەماوە گومانم لەم نوقڵی خانەی لە مەڕخۆشم هەیە گومانم لە هەموو دنیایە ئەمەنێ خۆم و پارەکانم هەڵێم ڕوو لە چۆڵەوانی بکەم بڕۆم باشە بۆ سەرێ لە هەواری جاران نەیتەوە خەپە ئێستا بزانم خەپەیە بوو ئەوەیتر ئەو خەڵکە بە سۆڕ و چەقەنە و بەعزیشیان لەوانەیە سوراحی بخەنە سەر سەریان و سۆڕ من بڕێنەوە خەپەیە سەرێکەکەمەوە بە هەواری جارانە بەریارە بزانم چی ڕوات علي نجي هنا جماعة السلام عليكم سلام عليكم غفور يا ناس نوا السلام عليكم. عليك السلام بخير بك. وعليكم السلام لجنابتنا. سؤال عليك الجواب خلاص عمل يا بابا طلب قربان خويتي. سوية سوي زي كده لا يا أخو اختاري بناتها. ها كويس سلوكين صار تسيبها قربان شتي ترهي أم أي برا مكاني بيني. بلا ما شاء الله كاي بيابين
تۆ لەو ساعت تۆ سەرێک کردوتە سەرسەری هەر هاوارەوار و نەڕەنەڕ و نەقڵی نەقڵێتە خەڵ دەدی چی دەتۆ؟ أشهد أن لا إله إلا الله چی بخەڵ دەدی؟ نفرت للشيطان عايشة بەڵێ خەریکی زۆر سەیرم دی خێر بێ نفرت للشيطان عايشة بەڵێ هو عربانين وكاهم بوبينا عەرەبانە بۆ چییە؟ بهين الطايق الماتكم رزاني هرز الدنيا بأي شيء أقل مردم عربانين وكافروش نكب قرق ورقم هوا مرۆ تۆ چیتە؟ عايشة بەڵێ عايشة زور برسيشما لێ بەرچاوی بۆ بێنم كوليريكم بوبين لو كوليري بودا سخامناني خوش لابتو أردكشي بپاري أرقينا وشوانو مالبون كليوما عايشي شيرين شنبوبينا رحمة لباتا دسمانو لسستي شندي تحب تجرم عايشة تحب تجرم خريب خوشم لبتشاوكي آي نفرتي لي بي شيطان هارا توهي هموي وجرم